ناوم چالاک تۆفیق ئەحمەدە لە سنووری پارێزگای هەڵەبجە ژیم. هەر بە نابینایی دەستم کردووە بە خوێندن. لە منداڵیەوە خولیایەکی زۆرم هەبووە، واتە هەر بە منداڵی خولیایەکی زۆرم هەبوو بۆ ئەوەی کە وەکو مناڵەکانی هاوتەمەنی خۆم بتوانم درێژە بە خوێندنی خۆم بم. بەڵام بەبوونێ ئەوەی کە لە ساڵی 90ەکانە ئاستی هۆشیارێکی ئەوتۆ لە کۆمەڵگەیە نەئەبینرا، لە بەرچاوڕوونێکی ئەوتۆ نەبوو بۆ خوێندنی نابینا. هەر بۆیە کاتێک کە سەردانی یەکێک لە قوتابخانەکانی سنووری پارێزگای هەڵەبجەم کرد، لەبەر ئەوەی کە کەسێک بووم لەو کاتەیە ئاستی بینیم کەم بوو، ڕێگەی خوێندنم پێ نەدرا. هەر بۆیە لە 1994 کاتێک کە ڕۆشتم لەو ساڵە بێبەش بووم لە خوێندن و بۆ درێژدانی خۆم بە خوێندن، واتە بۆ دەست پێکردن لە 2000 ڕوون کردە شاری سلێمانی و لە ڕێکخراوێکێتی نابینانی کوردستان دەستم کرد بە خوێندن. لە 2001 بۆ 2010 واتە لە ماوەی 9 ساڵە توانیم خوێندن تەواو بکەم لە زانکۆی سلێمانی لە بەشی مێژوو وەکو هۆکارەکانی کەوتن. دەست خۆش سومەیە. من وەکو مامۆستا بۆ ماوەی 9 ساڵە لە ئامادەیی مەهابادی ئێواران بە شێوەیەکی دانەبراو دەرسەڵێمەوە، واتە تا ساڵی پار. بەڵام ئیتر لە ساڵی پارەوە کاتێکە هەواڵی ئەوم بیست کە خوێندنی ماستەر کراوەتەوە، منیش وەکو کەسێکی تر کە خولیا و حەزی هەیە بۆ خوێندن تاقیکردنەوەم ئەنجامدا لە زانکۆی هەڵەبجە. بە خۆشحاڵیەوە توانیم ئەنجامێکی باش بەدەست بێنم و ئەوە بۆ ماوەی 2 ساڵە درێژە بە خوێندنی خۆمەدەم لە خوێندنی ماستەر. لە ڕاستیە نابینابوون ڕێگر نەبووە لە بەردەم ئەو توانایی کە هەمە. وای لێ نەکردوم کە دەسەوسان بە دوای ئەوەیە بگەڕێم کە بڵێم کەی ژیانم کۆتایی دێ، بەڵکو زۆر جار ئەگەر پێداویستێکی زۆر نەبێ نابینابوونم بیر ناکەوێتەوە. هەر بۆیە کاتێکە من وەکو مامۆستا لەم خوێندنگایە، واتە لە ئامادەی مەهاباد دەرسەڵێمەوە، بە خۆشحاڵیەوە ڕێگرێکی ئەوتۆ نییە لە بەردەما کە من هەست بکەم کەسێکی نابینام بە تایبەتی لەم خوێندنگە ئازیزەیە کە ژمارەیەکی زۆر لە مامۆسایانی دڵسۆز، لە مامۆسایانی خۆشەویست ئەگەر لە هەر بابەتێکە لە هەر کارێکە پێویستیم بە هاوکاری بێت، بە خۆشحاڵیەوە ئاستی هۆشیاریان ئەوەندە بەرزە وایان کردووە کە سەردانی ئەم خوێندنگایە ئەەکەم، دێم بۆ ئەم خوێندنگایە هەست بەوە نەکەم کە کەسێکی نابینام. و هەمووکو خوێندکارەکانیش خوێندکارەکان ئاستێکی بەرزیان هەیە لە ڕووی هۆشیاریەوە، شێوازی مامەڵەکردن و تەعاملیان لەگەڵ کەسێکی نابینا وەکو کەسێکی بەجەستە ئاسایی وایە. و ئەگەر لە هەر کاتێکا بە تایبەتی بۆ ئەنجامدانی تاقیکردنەوە لەو حاڵەتەیە پێویستم بەوەیە کە مامۆستاکانی هاوپیشەم هاوکار و هەماهەنگم بۆ چاودێریکردنی تاقیکردنەوەکان. سەرڕای ژیانی ئاساییم و خوێندنی ماستەر و سەرڕای کاری مامۆسایەتیم هەرکێکی ترم هەیە کە ڕۆژانە بەپێی ئەو دەرفەتانی کە هەمە داوامکردنە لە ڕێکخراوێکیتی نابینایانی کوردستان. ئێستا وەک بەرپرسی ڕێکخراوەکە واتە ڕێکخراوی نابینایان لقی هەڵەبجە ڕۆژانە بەپێی ئەو دەرفەتەی کە لە بەردەممانایە کەم تا زۆر هەوڵەدەین کە خزمەتمان هەبێ بەپێی ئەو داعمەکەمەی کە لە بەردەستمانە هەیە لە سنووری هەڵەبجەیە هەوڵمان داوە کە جێدەستمان دیار بێ. لە ڕاستیدا کارکردنی ڕێکخراوەیی لە ڕێکخراوی نابینایان کە بەپێی ئەوەی کە لە ماوەکانی پێشترە کارێکی ئەو تۆ نەکراوە، ئێمە لە هەنگاوی سفرەوە کارمان کرد لە سنووری هەڵەبجەیە، واتە خزمەتێکی ئەو تۆ بە پارێزگای هەڵەبجە نەکراوە. بەڵام بە خۆشحاڵیەوە بۆ ماوەی 3 ساڵە دەست بەکار بووین لە چەندین بوار و لە چەندین لایەنی گرنگە هەوڵمان داوە کە خزمەتمان هەبێ.